ذاكر بازگرک جارا اف هنرمندت عرب و ترک و اوروپی تیرانه کردستانه او اف کیف شولت کرد کی بود افتینانو و دفتر دلار اساس حیرت بدن کی بود اف شولت کرد هنرمند استرام بیج ظاهریت کرد هالکوت الكوثر بله فاوش فنانك محترم اها باشی کدو دناسین تێدەگا مەقسەدم چییە اها هەدی ئەویش دەرەجە و لێ فەنانش چاکە الكوثر ها ئەو فەنانی ئەو ڕاوێژکارێ مۆزیقای کوردیە بۆیە عاڵمان بۆ عاڵێ گەیشتووە وەکی سۆرانی دەڵێن والله راست بيجي چونکو هر جایی که ده هنر باش اف کچون بچه پیدا بین و مدل و نظام چه و شبک روژه که زنگید بین دیارم همین جماعت زعیم علی و کریم شنگالی و احمد روژه کچ هبووە تەلەفۆنی پێ نەبووە ڕۆژی پاشتر وەنەوشە لەو ئەوە نازانم ئێوە چی پێ دەڵێن لە ئەوروپای ئەو توێتە بەرزەکان وەنەوشە کوردستان